دیاریکردنی هەڕەمەچیانەی نرخی کارەبا هەرجارە و بەرۆکی توێژێک دەگرێت. ئەمجارە کاسبکارانی غەسالە و کارگەی دروستکردنی بلۆکی گرتوتەوە. 56 ڕۆژ 36 میلیۆن و 509 هزار دینار هاتەوە. کاسبکارێک دەڵێت بۆ کەمتر لە 2 مانگ بڕی 36 میلیۆن و 509 هزار دینارم بۆ هاتۆتەوە. خاوەن کارگەیەکی دیکەش کە ماوەی 7 ساڵە کارگەکەی لا کارکردن وەستاوە و لە ڕابردووشدا هیچ بڕەپارەیەک قەرزدار نەبووە، ئێستا بڕی 2 میلیۆن و 427 هزار دیناری بۆ هاتۆتەوە. معمەلەکە ڕاوەستایەوە 7 سارە معمەلاتی قاعی وا دەکاتن لەزگە معمەلاتی قاعی بکاتن. ئێستا کە پارەی هەمووی ساف کردیا 2 ڕۆژەوە سڵاتۆ 2 میلیۆن و 427 هزار دینار کە هەمووی ساف کردیا ئەوە 2 ڕۆژەوە سڵاتەوە لەزگ معمەلاتیە. وەسلی دووەم بای هیچ قەردار نینە ئەو بە 56 ڕۆژی 56 ڕۆژ 36 میلیۆن و 509 هزار دینار هاتەوە. 56 ڕۆژی معمەل بلۆک بووە ئەوەندەی سەرفکاتن. ئەمە 13 میلیۆن دینار قەدیم قەردار بوون، قەردی کۆن ڕۆژێ ڕووناچێ زەمانجی 2 میلیۆنە 3 میلیۆنە دایتمان هەمووی فۆری. ئێستا کە ڕسالێکمان لەهاتەوە لەو 13 میلیۆن ئەو 13 میلیۆن بوویتە 42 میلیۆن. تەلەفۆنمان کردێ کاکە ئەوە چییە و 42 میلیۆنە دەرێت و کارەبات کەم بەکارینایە لەو ناکەمت بەکارینایە لەو خینەوەکەی، یعنی بە جێرێ و زیرەکەی دەبێت و هەمومانچێ زیاد بەکاربینێ. دەرێم کاکە من سستانە معمەل زاوێ من 4 ماکەی شێ ناکەم بارانە دانێکی شێ دەکەم سەعاتێکی شێ دەکەم خۆ مەعادلە من گرم و گرم ئیشم نەکردیە ئەوە درێ نام حەقم نییە لەسەر ئەو زیرەکەی دەڕۆ چەند دەبی ئەوەندەی بدەیت. نوێنەری خاوەن کارگەکانی بلۆکیش دەڵێت حکوومەت چەند جارێک کێشەی بۆ دروست کردوین، وەک زیادکردنی پارەی کارەبا بۆ چەند هێندەی خۆی و زیادکردنی کارمەندی ژینگەی و دابینکردنی موچەکەی لەسەر ئەرکی خاوەنی کارگەکان، هەروەها زیادکردنی نرخی کرێ بۆ 4 هێندەی خۆی. ئەو هاوکاریانەی کا لە ڕابردوو دەکراین ئێستا نەماون و تەنیا باری سەرشانمان گران دەکرێت. لەلایەشکە کرێکەمان ئیجارمان ئەمە بەبێەوەی کە مەهنەی بگۆڕی بەبێوەی کە دەستکاری هیچ بکەین یەکسەر تەوەلی خراین دەبەدەدی وەرە کاکە ئیجارت زیاد بووە لە چەندی بوویتە چەند کاکە لە 250 دیاری بوویتە 1000 دینار. ێ باشە لۆ درێ ئەو هەیە ڕازی ئەو هەیە ئەوە ڕازی بڕیاری براگەورەیە تەواو کەس ناتانی دەستکاری بکات. ئێمە نازانین ڕوو لە چێ بکەین بەڕاستی لە زمانی حکومەتی کە نظامەکی فاشیش بوو کە نظامەکی زۆرداریش بوو ئەوەی ئەو لۆمەی کردو ئەو کاسبکارەکە کردی هیچ هەتا ئێستا هیچ تەکمان لەو حکومەتەوە نەگرتی 1 دیار 1 درهم 1 فلس نەگاز نەچەمەتۆ سەمەتۆی دانی بەس سەمەتۆیەکەمان دەفرۆشتەوە سێ ئەوە دەما قازانج دەکرد گازی دەداینێت حرسمان هەبوو نەفتی دەدا حرسی هەدرۆریشی دەدای هەموو شتێکی کاکە ئێستا هیچمان نایە هیچ بەس دێمان گەڕێن کا ئیش بکەین. وەڵی بۆ نوعبی هیچ کەسێکیشی پێ ناکرد بەڕاستی. دەستکەوتەکانی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێم بۆ هاوڵاتیان ئەمانە بوونە: گرانکردنی نرخی کارەبا بۆ چەند هێندەی خۆی و گرانکردنی نرخی بنزین و زیادکردنی باج و ڕسومات و قەیرانی غاز و نەوت و کێشەی بەردەوامی موچە. سەرباری هەموو ئەمانەش هێشتا کابینەکە شانازی بەخۆیەوە دەکات و هەموو ئەم بارگرانیانە بەدەستکەوت بە خەڵک دەفرۆشێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.